لەسەر هەڕەشەکانی سەرژیانی هەموو شتێکی لە هەولێر جێهێشتووە و ئێستا لە سلێمانی دەژیت. پۆستە ڕەخنە ئامێز و ئاشکراکردنی گەندەڵیەکان لە هەولێر شاربەدەری کردووە، بەڵام پەشیمان نییە و بەردەوام دەبێت. هێمن مامەند ئەو ڕۆژنامەنووس و چالاکوانەی هەولێر کە چەندین جار لەسەر ئازادی ڕادەربڕین لە هەولێر دەستگیر کراوە. دوای ئەوەی کە ئازاد کرام لە با بڵێن 5/4 سوور بووم لەسەرەوەی کە لە چەندی مانەیە کە سووربوونی خۆم نیشاندا لەسەرەوەی بەردەوام دەبم کە دژی ئەم ستەم و نەحەقی و نادەت پەروەریە. ئەوە بووی ترم جارە دوای 24 سەعات و نیو، ینی من یەک ڕۆژ ئازاد کرام، ئەوە بوو لە 1:30 شەودا دیسان جارێک سەرهێزێکی پۆلیس و ئەمنیەتەکانی هەولێر هەڵیان کوتا سەرماڵم لە بەرچاوی دایکم جارێک تر منیان دەستگیر کردەوە. ئەو جارە نزیکەی مانگێک و 4 ڕۆژ من لە زیندان بووم. لە ماوەی ئەو ماوە 4 ڕۆژە کە من لە زیندان بووم 8 دۆسیە لەسەر من کراوەتەوە، هەر لە مەسرور بازانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، لە وەزارەتی نوروسی لە داواکاری گشتی، ینی 8 سکاڵە لەسەر من کراوەتەوە، هەر هەمووشی بە مادەی خراپبەکارانانی مۆبایل کە حکوومەکەی لە 6 مانگ تا 5 ساڵە. دەڵێت هیوا خواز بوو کە یاسا سەروەر بێت و هەمووان بەیەک چاو سیر بکرێن، بەڵام ئێستا ئامادە نییە بچێتە بەردەم دادگایەک کە وەکو خۆی دەڵێت پێشوەختە بڕیاری لەبارەیەوە دراوە. من هیچ ترسێکم نییە لەسەر ئەو ڕوودا و شتانەی کە بڵاوم کردوتەوە، بەڵگەم هەیە، شایدم هەیە و 100% دڵنیام، بەڵام من ناسمە بەردەم دادگایە کە پێشووتر حیزب بڕاندی بێتەوە کە حکمی هەیە من مامن ئەوەندە دەبێ بدرێ. من ناسمە بەردەم دادگایە کە بێلایەن بێ، کە خێل بەڕێوەی بات، کە حیزب بەڕێوە بات. من ئامادەم هەردەم هەموو کات ڕێز لە یاسا دەگرم. ئێمە ڕۆژنامەنووسین، چالاکوانی مەدەنین، باسی سەروەری یاسا دەکەین. من ئامادەم بچمە بەردەم دادگا، بەڵام دادگایەکی عادیلانە، دادگایەکی بێلایەن. ئەلۆ باشیدایە؟ ساغ و سەلامەتی. هێمن مامەند دەڵێت تا دۆخی هەولێر بەم جۆرەی ئێستا بێت ناگەڕێتەوە بۆم شارە. لەلایەک دایکی نەخۆش و چاو لە ڕێگا کە لە هەولێر جێماوە، لەلایەکی دیکەشەوە هەموو ژیانی لە بەردەم چارەنووسێکی نادیارە، بەڵام ئێستا خۆشحاڵە لە سلێمانی کە کەسانی دڵسۆز پشتگیری دەکەن و داڵدەیان داوە. تر هەولێرم جێهێشت بەبێەوەی بەدایکم بڵێم و تر ماچم کرد و ماڵاویم لێ کرد، بەداخەوە پێم نەگوت، گوت من دڕۆم سەفرێکم هەیە بۆ سلێمانی. دوای ئەوەی کاتمە ئێرە و ئیتر تێم گەیاند و بە هێواشوی لەگەڵ برادران قسەمان کرد و ئیتر چوونە لای داکم و کە مەسەلەکە وایە و ئەو هەولێر بەجێ بێرێ باشترە. ئیتر قەنەعەتی هات لەوەی کە گوتی من دوخۆش تریشم لە دەرەوەی وڵاتن، گوتی وا دادەنێم کە تۆش لە دەرەوەی وڵاتی، ینی بۆ من ناخۆشە، بەڵام هەر چۆنێک بێ کوڕەکەم ئازاد بێ باشتر لە هەر کوێی دنیا بێ. بۆ ئەو قورسە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمیشە دڵی لای منە و ڕۆژانە چەند جارێک قسە دەکەین و بەداخەوە دایکم زۆر نەخۆشیە، هەم لە فەقەرات و هەم لە سەوەفان و هەم لە بەداخەوە زەختیش بۆ دروست بوو و دوێنێ شەو قسەم لەگەڵی کرد کە دکتۆرەکان پێیان گوتووە کە پێلووی چاوی مەترسی هەیە، تەنێک بۆ مەترسی تەقینی هەیە. پێم وایە کاوانە هەموو بۆ کاریەوەی دەگەرێتەوە کە ئەم هەموو بیرکردنەوە خەم و ئازارە کە لە دووری من دەیچێژەوە، ئەو ڕووداوی کە بەسەر من داهات، ینی دایکم بەڕاستی ئەم فترەیە یعنی 10 ساڵ لە تەمەنی خۆی پیر بوو. ڕۆژانە تەنها بۆ سەر کارەکەی لە ماڵ دەردەچێت و دەگەڕێتەوە شوێنی نیشتەجێبوونی. زۆرترین کاتەکانی ڕۆژانەی بە کتێب خوێندنەوە و سۆشیال میدیاوە بەڕێ دەکات. هێمن دەڵێت بەردەوام دەبێت لە ئاشکراکردنی گەندەڵیەکان. ئێستا لە یەکێک لە بەڕێوەبەراتیەکانی شاری سلێمانی بەڕاستی لەبەر مەسەلە ئەمنیەکە نامەوێت ناوی بڵێم، لە یەکێک لە بەڕێوەبەراتیەکانی شاری سلێمانی داوام دەکەم و بەردەوام لە سەرکاری خۆم، وەکو گوتم با فەسڵ نەکرێم، وەزیفەکەم زوو نەقل کرد. بەڵام چەند برادێکی چەند دۆستێکی ئەزیز ماڵیاناوە بێ بە هەر هەمویان کۆمەکیان کردوم و شوقەیەکیان بۆ بەکرێگرتوم و کرێ شوقەکەم بۆ دەدەن. لەبەر ئەوەی من لە ڕاستیدا تەنها ئێستا وەزیفەیەکم هەیە، ئەویش خۆتان دەزانن موسەکە 2 مانگ جارێک 3 مانگ جارێک دێ و لەسەر قسەی حەق و لەسەر وتنی ڕاستیەکان بەڕاستی لە هیچ شوێنێک شوێنمان نابێتەوە. من 2022 لە ڕۆژنامەی ئاژانس بوو کە سەربەیەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر ڕەخنەیەک لە ڕۆژنامە دەرکرام. لە کاتێکدا من 20 ساڵە سەحەفیم و ئیتر لە ئێستادا من لە هیچ دەستگایە کار ناکەم. و هێمن مامەند دەڵێت زیاتر لە 8 کەیسی لە دادگا لەسەرە و چەندی جار لەلایەن هێزە ئەمنیەکانی هەولێرەوە دەستگیر کراوە. بابەتەکانی زیاتر لە سۆشیال میدیا بڵاو دەکاتەوە و
ڕەخنە لە دەسەڵات دەگرێت و گەندەڵیەکان بڵاو دەکاتەوە. ئێستا دوور لە کەسوکاری لەسەر ڕای جیاواز و ئازادی ڕادەربڕین هانای بۆ سلێمانی هێناوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.